کە پێش هەڵگیرسانی شەڕ لە نێوان ئێران و ئیسرائیل دەسەڵاتدارانی هەرێم هەڕەشەیان لە بەغدادە کرد و پێیان وابوو دەسەڵات لە عێراق کۆتایی دێت، بەڵام ئێستا گفتوگۆکانیان سازشکردنی پێوە دیارە و خۆیان وەتەنی داوا دەکەن دەرگای حیواردا نەخرێت. ئێستا هەرێم بە مەرجەکانی عێراق ڕازی بووە، بەڵام گەرانتی دەوێت. بژاردەی بەردەستی حکوومەتی هەرێم تەنها ڕێکەوتنە لەگەڵ بەغداویش بژاردەیەکی کە لە ئارادا نییە و هەر کاتێ حکوومەتی هەرێم یان یەکێ لە حزبە دەسەڵاتدارەکان گرە و لەسەر خاڵی لاواز بکە، بۆ نمونە گرەوێک بکە لەسەر ئەو دۆخەی لەم ماوەی ڕابردوودا لە نێوان جمهوری ئیسلامی و قەوارەی زایۆنیزم هەبوو، پێم وایەوە شتێکی هەڵەیە، چونکە هەژمونی وڵاتان لەسەر هەرێمی کوردستان لەبەرەوە دەوڵەت نییە، بەردەوام ئەبێ، بۆیە باشترە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندی خەڵکی کوردستان و موچەخۆران لێک بداتەوە و تا زووە بە ڕازگۆیی لەگەڵ بەغدایە بگەنە ئەنجام و بگەنە ڕێکەوتن. دەسەڵاتدارانی هەرێم لە کاتی بەهێزیدا بەرپەی خۆیان نابین و زۆر جار بە جامێک ئاوی دەرەکی دەکەونە مەلا، لە کاتێکدا شارەزایان دەڵێن ڕێکەوتن لەگەڵ عێراق بژاردە ڕاستەکەیە و دەبوو زۆر دەمێک وایە بکرایە و کار نەگەیشتایە بەم ڕۆژە تا بە کزۆڵەیی بشنەوە سەر مێزی دانووسانەکان. پێم وایە لە هەرێمی کوردستان بە درێژای ئەم چەند ساڵی حکومڕانی سەرکردەکانی ئێمە نەیانتوانێت خاوەن خوێندنەوەیەکی دقیق و دروست بن بۆ دۆخی هەرێمی کوردستان. کورد شانسیە بۆ لەم 30 ساڵی ڕابردووە کە ئەم دۆخە دروست بووە، ینی بەڵام ئەم دۆخە بە عەقڵ و بە هێمەتی سەرکردە سیاسەکانی ئێمە دروست نەبووە. ئەوان وایان لێکدا بووانێت کە لەگەڵ شاندی عێراقەکە دانیشتبوون تویان وچەکەتانە برنتی جابا ببڕێ خۆیان تەمەنی هەفتەیەکتان ماوە. طبعا ئەمانەیان بیستوتەوە دیارە مەبەستیان لەو بووە کە ئێران تیاچێ کە ئێران تیاچ و عێراقیش تیاچێ، خوێنەوەکانیان وا بووە کە ئەم دۆخە تەواو بۆ شوێ ئێستا تقریبان قەڵب بووەتەوە گۆڕاوە. عێراق ئەوەی کە متعلقتر بووە بە لە ڕووی سیاسیەوە بە ئێرانەوە، ئێران زیاتر چاوی لەسەر عێراقەوە، هەرێمی کوردستانیش بەشێکە لەوەی کە لەناو ئەم دۆخە سیاسیە تقریبان خەریکە شانی ئارداویە بێت. بۆ چارەسەری کێشەی موچە دەبێت حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم نەوت و نیوەی کۆیداهاتی نانەوتی ڕادەست بکات لەگەڵ ئەنجامدانی تەوتینی موچە. هەموو داواکارن ئەم جارە دەستی نەکرێت و داواکاریە یاسایی و دەستوریەکانی بەغداد جێبەجێ بکرێن بۆ ئەوەی بەغداژ مافە دەستوریەکانی هەرێم بدات و چیتر قوتی خەڵک لەوە زیاتر نەکرێت بە قوربانی بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێم و کۆمپانیەکانیان. ڕامیان عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.